لە 28مین ساڵیادی کارەساتی مەرگباری هەڵەبجەدا لە شار و شارچۆکانی کوردستان چەندین چالاکی بەڕێوە چوو. لە شاری سلێمانی لە سەعات 11:20 هاتوچۆ لەسەر جەم شەقامەکاندا بۆ ماوەی 5 دقە ڕاگیرە. هاوکات تیپی هونەری میلی بە هەر بەبوونەی ئەو یادەوە چالاکێکی میوزیک و شانۆییان ساز کرد کە گوزارش بوو لە کارەساتی کیمیا بارانکردنی هەڵەبجە. ساڵی 92 تا ئێستا لێرە نمایشی یادی کیمیابارانی هەڵەبجە ئەکەینەوە بە خۆبەخشی. لە شاری هەولێریش هاوڵاتیان لە شەقام و بازاڕ و لە بەردەم پەرلەمانی کوردستانیش ژمارەیەک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان لە ساڵیادی قوربانیانی هەڵەبجەدا ساتێک وەستان. هاوڵاتیانی کەرکووک بەشداریان لە ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا کرد و چەندین چالاکیان لەو یادەدا ساز کرد و سەرجەمیان گزارش بوون لە مەرگەساتی هەڵەبجە. بەداخەوە ئەمڕۆ دوای 28 ساڵ پاژماوەکانی هەمان ڕژێم پاژماوەکانی هەمان دیکتاتۆر چەند ڕۆژێک بەر لە ئێستا لەگەڵ تیرۆریستانی داعش شارۆچکەی تازەی کوردستانیان کەرکووکی کوردستانیان بە چیمیایی تۆباران کردووە و بە شێوازی جۆرا و جۆر میلەتەکەمان ئیبادە کراوە، تەسفیە کراوە، ئەنفال کراوە، چیمیاباران کراوە. بەڵام ئەوەی کە دەیبینین ئەمڕۆ لە کەرکووک لە سەردەم ناوچەکانی دیکە ئەم ئازادیەی کە ئەمڕۆ لە سای هێزی پێشمەرگەی کوردستان لە سای ئەو قوربانیانەوە کە ئەمڕۆ بە ئازادی لە شاری خۆمان و لە ناوچەی خۆمان بەم ئازادیە کە ڕوبەڕووی هەر پیلانێکی تیرۆریستانی هەر پیلانێکی دژمنانی گەلەکەمان دەبینەوە و من هەر لێرەشەوە داوا دەکەم سەرجەم لایەنە سیاسیەکان و ئێمە ئەمڕۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بەیەکەوە لەگەڵ جەماوەری شاری کەرکووک وەستاوین بۆ ساڵیادی هەڵەبجە و هەرم داوان لە لایەنە سیاسیەکانی شەکەین بگەڕێن و جارێککە بۆ مێزی گفتوگۆ کەمیشەکە بوو لە کارەساتە جینۆسایدەکانی ملەتی کورد و هەر لەو ڕۆژێشدا کورد بەوە ناسنە کە ملەتێکی زڵم لێکرا و ستەمی لێکراوە بۆیە ملەتی کوردیش نەبەردی ملەتی کورد و ئازایەتی هێزی پێشمەرگەی قارەمان کەوای کرد ئازادی بەرقەرار بێنێ بۆ ملەتەکەی خۆی و لەم ڕۆژەدا و داوا لە حکوومەت هەرێمی کوردستانیش دەکەین کاری جدی بکات بۆ شاری هەڵەبجە خۆشەویست و خزمەتیان بکات و کارێکی جدی بکات بۆ ئەوەی بێسەروشێنانی ئەو شارە بە کەسوکاری خۆیان شاد بکات. پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی بنە ماڵی شەهیدانی هەڵەبجەکەم و زۆر سپاسی هێزی پێشمەرگاکەم کە نەیهێشت کەرکووک وەک هەڵەبجەی لەبێ هەڵەبجەیەکی کە دووبارە بێتەوە. دۆهۆک خانەقین و کەلاریش هاوشەوێ ناوچەکانی تری کوردستان بە ساتێک وەسان بۆ یادی شەهیدانی کیمیابارانکردنی هەڵەبجە یادەکەیان بەرز ڕاگرت. 28 ساڵەمە بەر ڕژەمی بەعسی لە ناوچوو لە پێشنیوەڕێی 16 ئازاری 1970دا بە درندانەترین شێوە بە چەکی کیمیایی هێرشی کردە سەر شاری هەڵەبجە و تێیدا زیاتر لە 5,000 هاوڵاتی مەدەنی و بێتاوانبوونە قوربانی و دوای 28 ساڵیش داوای زیاتر ئاوادانکردنەوەی هەڵەبجە و چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکرێت. هەروەها داواش دەکرێت کە هەنگاوەکان چەقتر بکەنەوە بۆ دۆزینەوەی مناڵانی ونبووی کارەساتی هەڵەبجە.